سڵاو خۆشەویستانم خۆشحاڵین بۆ جارێکی دیکە لە کەناڵی ئاسمانی پەیامەوە بە یارمەتی خۆی گەورە و پاش شاناوکارانم بووین و میوانی ماڵەکانتان بۆ پێشکەشکردنی ئەڵقەیەکی نوێ لە بەرنامەی پەیامی تۆ. بەڕێزان ئەمڕۆ لەگەڵ کامێرەمانی هاوکارم محەممەد هیوا پەیامێکی دیکەی هاوڵاتیان لە نێو شاری سلێمانی بۆ ئێوەی ئازیز و خۆشەویست دەگوازینەوە بە ئومێدی ئەوەی پەیامی ئەم جارشمان بەدڵی ئێوەی ئازیز و خۆشەویست بێت. ئەمڕۆ دەمانەوێت لەگەڵ هاوڵاتیانە پرسێک تاوتوێ دەکەین. ئەویش ئەوەیە تا چەند لە کردەوەکانی ژیانت پەشیمانیت یاخۆت لە چ کردەوەیەکی ژیانت پەشیمانیت و لە چ کردەوەیەکی ژیانت زۆر خۆشحاڵیت و شانازی پێوە دەکەیت. لەگەڵ هاوڵاتیانە ئەم پرسە تاوتوێ دەکەین با بزانین ڕابۆچوونەکان چییە و وەڵامەکان چیمان پێ دەڵێن. لەگەڵمانە بن بۆ گواستنەوەی پەیامەکان. لە چ کردەوەیەکی ژیانت پەشیمانیت و لە چ کردەوەیەکی ژیانت زۆر خۆشحاڵیت و شانازی پێوە دەکەیت. ئەو شتێک کە مەی فرۆشم خیانەتی تیان ناکەم. پەشیمانم لە وڵاتە مامەتەوە. دڵخۆشی من ئەوەیە تەنها کە بەس مسڵمانە خوا بۆ مسڵمانی خەڵقی کردو ئەینا لەم وڵاتە هیچ شتێک نییە دڵم پێ خۆش. یعنی ئەگە خراپەشم کرد بێ جارتر لای من دووبارە نەبووەتەوە. وەڵام من ئەوەی خیانەتم بە میلەتەکەم نەکردووە. تەمەنم 16 ساڵ بە کە بووم بە پێشمەرگە بۆ وڵاتەکەم. چ کردەوەیەکی ژیانت هەیە کە زۆر خۆشحاڵت بکات شانازی پێوەکەی؟ وڵای لە ئەمڕۆیە بەس نوێژەکانە یەک دووش مەگەر کەسێک پێویستی بە ڕێنمایی تۆ بێ ڕێنماییکی بکەی ئەویان بەڕاستی خۆش جێ خۆشحاڵی. لە چ کردەوەیەکی ژیانت پەشیمانیت هەستەکردنت کردایەت؟ لە ئەمڕۆیە هەل بەپێی تەمەن ئەوەی کە تەمەنت تێپەڕیوە چ کردەوەیەک وای لە کردووی کە ڕەنگە تا ئێستاش ئازارە دە بڵێ خۆزگا نەمکردایەت کە پەشیمانی لێ؟ بڵێ مامەڵەیەک بەڕاستی کە بیکەیت و قەرزاربی لەسەری وەکو مامەڵەی کەسابەت. کردەوەیەک هەیە لە ژیان تا ئەنجامدا بێت زۆر خۆشحاڵبی پێی شانازی پێوەکەی؟ شانازی بۆ بکە ئەگەر شتێکم لەدەست بێ بۆ خزمان بۆ دۆستان بۆی بکەم ئەتی زۆر بێ سەربەستم هەر ئەوە خۆشحاڵ بۆ زۆر خۆشحاڵم کردوتە کردویشمە جێگە خۆشی گرتووە بۆ خزمان. بەڵێ لە چ کردەوەیەک پەشیمانیت حەزت ئەکردنە و کردایەت؟ وەڵاهی بڵێم چی نازانم وەڵا ڕەنگە ڕۆژە لە ڕۆژان کردوویەکمان ئەنجامدا بێت سەبڵێن خۆزگان نەمان کردایەت یا هی تەمەنی ئەوە بۆ کە منداڵ بووین یا تازە پێگەشتوو بووین یا لەوەیە عەقڵمان کامڵ نەبوو بێ بەڵام ئێستا کە عەقڵمان تا ڕادێک کامڵ بووە ئەڵێن خۆزگا ئەومان نەکردایەت. ڕاستەکەم وەڵاهی بڵێم چی ئەگەر ئەوەی کە وەکو بیدایەت باسم کەوتم حەز دەکەم ئیشەکەم دەکەم دۆستێکە خزمێکە زۆر خۆشحاڵم پێی بەڵام جاری واشە کە وەختی ئەو ئیشەکەی بە پێچەوانەوە پێ ناخۆشە هەتر بۆ بەڕاستی جاری وایە زۆرم پێ ناخۆش کە ئیشم کردووە کە پێ نەزانیوە سپڵایی کەسەکان وا لێ سەگان بەڵێ ئەوە هەیە بەڵێ شۆر باشی ئەو چاوانم لە ژیان تا چ کردەوەیەکە کردووە کە زۆر زۆر دڵە پێی خۆش بێت کە شانازی پێوەکەیت کە تۆ مرتاحکە کەبیری لێەکەیتەوە؟ وەڵی سوزان بۆ کردوانە کردەوەی باشترمان کردووە وەکو چاکە وەکو پیاوەتی وەکو یارمەتی کردومانە باوەڕ ناکەم بە ژیانمان دوشتی خراپەمان کردبێ ئەوەی بۆمان کرابێت چاکە بووە. ئەو چاکانە کە تۆ زۆر جابیری لێ ئەەکەیتەوە تۆ خۆشحاڵەکات شانازی پێوەکەی؟ زۆر ئارە وەڵا زۆر زۆرە ئەگە بەرامبەرەکە بێ بزانێ ئارە وەڵا چاکەشمان لەگەڵا کراوە زۆر 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 چاکەشمان لەگەڵا کراوە یارمەتیش دراوین ئارە وەڵا. ئەی چ کردەوەیەک هەیە کە لێ پەشیمانی بڵێ خۆزگا نەمکردایەت؟ کردەوەی پەشیمانی وەڵی تۆ خۆ جای باشە ئێستا لە بیر نەبێ جای باشە بازە شتێکەکەی یادێ وەکو قسەیەک ئەڵی شەڵا نەمکردایە یا بازە شتێکێک دانم پێ بڵێ بە نمونە پێم بڵێ خۆزگا ئەوم نەکردایە. بەڵی لە بیرانی ئێستا باوەڕگە لە بیران نییە بەڵام هەشتیش زۆر بووە نەک جارێکیش بەرەوەڵا بیر لەو شاناکەیتەوە ئازار هەیە زۆری زڵم شەڵا نەموتایە یاگە قسە بێ ئەگە کردەوە بێ ئەو مەڵا شەڵا نەمکردایە. لە بەڕێستە پرسەم چ کردەوەیەکی ژیانت هەیە کە ئەنجامەدا بێت و تا ئێستا شانازی پێوەکەیت و خۆشحاڵبی بۆی کەبیری لێ ئەەکەیتەوە دەروونە مرتاحەکە؟ کە درۆم نەکرد بێ لەگەڵ خەڵکە کردووە ئەنەتم لە ئیشتەکەی خۆم نەکردووە ئەوە جێگەی خۆشحاڵی بۆ تۆ؟ تابعا
ئەو شتێک کە مەی فرۆشم خیانەتی تیان ناکەم هەش شوێنێ بێ واقعی و شوێناڵم شتی طینی نافرۆشم بڵێ ئیتالیە ڕاستگۆیی تۆ خۆشحاڵەکات شانازیە بۆ تۆ ئەی تەبعاً ئەی چ کردەوەیەک هەیە هەومان هەمان ئاڵبەتە کە تۆ نامڕتاحکا بڵێ خۆزگا نەمکردایە لە ژیان تا پەشیمانی لەوەی کە کردوتە باوەڕ ناکەم هەم بێت هیچ چ نەبوو لەوانەیە بە مناڵی شتێکم هەبوو بێت دڵی دایک و باوکم حازت کرد بێ ینی قسێکم شتێکم کردبێ و بەدڵی نەبوو بێت ئەوە ئازار تەیە کە بیری لێەکەیتەوە ئەی تەبعاً ئازاری دایک و باوکت داوە باوەڕ ناکەم چ کردەوەیەکی ژیانت هەیە کە زۆر شانازی پێوەکەیت کە بیری لێ ئەەکەیتەوە هەستکەی مرتاح دەکا وڵی کردەوەی ژیان لە وڵاتە کردەوەی ژیان نییە بڵێ ژیانێکی خۆشی هەبێ دابین بیپی مرتاح نیت ئەوەی تیا ژیانێکی خۆش نییە کە مرتاحبی لە ژیانە باشە تۆ هیچ کردەوەکە ئەنجام نەداوە کە جێگەی شانازی و خۆشحاڵی بێ بۆ تۆ بڵێ ئەم کارێک کە کردومە زۆر خۆشحاڵی کردوم زۆر دەرۆنە مرتاحە هەموو کەس شتێک هەیە کە لە ژیانە شانازی پێوەکە بۆ خۆم شخصی خۆم کردومە بەزەوەشان لە شخصیاتی خۆمە دەورە بێنێ چییە مەسەلەن نمونەیەکم پێ بڵێ بۆ نمونە هەیە لەگەڵ دایک و باوکیان چاکە هەیە بۆ نمونە هەتیوەک بە خێوەکات هەیە بە نمونە ئەچێت نەمامەچێنێت هەیە بۆ نمونە درۆی نەکرۆ لە ژیانە تۆ چ شتێکە شانازی پێوە کەسی لە ژیانی شتێکی خۆی کردووە چیت کردووە کە شانازی پێوە شتێکی وامین نەکردو ئەوی کە خۆم شانازی پێوەکەم لە ژیانی خۆم نیتە نیوە چاوەڕێ هیچیش ناکەم ئەی لە بەرامبەر ئەمەدا چ شتێک هەیە کە تۆی نامڕتاح کردووە کاڵی خۆزگا لە ژەمە نەمکردایە پەشیمانی لێی پەشیمانم لەم وڵاتە مامەتەوە پەشیمانی لەوەی لێرە مایتەوە بەڵێ چکە مەستەقبەلێکی نییە وڵاتە بۆ گەنجیم کوردستان لە چ کردەوەیەکی ژیانت پەشیمانیت و لە چ کردەوەیەکی ژیانت زۆر خۆشحاڵیت و شانازی پێوە دەکەیت ئەو شتێک کە مەی فرۆشم خیانەتی تیان ناکەم پەشیمانم لەم وڵاتە مامەتەوە دڵخۆشی من ئەوەیە تەنها کە بەس مسلمانە خوا بۆ مسلمانی خەڵقی کردو ئەینا لەم وڵاتە هیچ شتێک نییە دڵم پێخۆش یعنی ئەگە خراپ ئەشم کرد بێ جارتر لای من دووبارە نەبووەوە وڵا من ئەوەی خیانەتم بە میلەتەکەم نەکردووە تەمەنم 16 ساڵ بە کە بووم بە پێشمەرگە بۆ وڵاتەکەم دڵخۆشی من ئەوەیە تەنها کە بەس مسلمانە خوا بۆ مسلمانی خەڵقی کردو ئەینا لەم وڵاتە هیچ شتێک نییە دڵم پێخۆش بۆ ئێستا من هەرگریانم یە بۆ پیا و ڕیسپیانە کە عربانەکانیان گرتن هەر ئەوی بەخوا چوار ڕۆژەیەک دینارم پێ نییە نازانم قوڕی فێوکەم بەسەرمە عەربانەکانیان گرتن عەربانەکانیان گرتن ئاسایش باریان کردن من وەکو خۆم پێشمەرگەم لە بەرەکانی جەنگم دوو ڕۆژەدا بەزیوم بەس کە ئەوانم بینی هەر قێزم لە خۆش مەڕشێتەوە یعنی ئەمە بۆچی هەوڵمانە بەڕاستی ئەمە چییە ئەمە گوا وڵات هەر ئەو ڕیسپیانە بینی هەر زۆر گوناحن بە قورئان یعنی ئێستا من چرکە بە گیانمایەکە و عەربانیان بارکردن زۆر عیبە زۆر عیب یعنی کە حکوومەتی هەدێم تۆ ئەبێ بێ دەستی ئەو ڕیسپیانە ماچکەیت کە بڵێ من چاوتان ماچەکەم پێڵاوتانە خەمە سەرسەرم لەبەرەوەی کە بۆ خۆتان پارێکی حەڵال بۆ ماڵبناڵی خۆتان پێیاکەن پێغەمبەری خوا چوە دەستی کرێکاری ماچ کردووە کە دەستی قڵش بووە لەبەر چی ئەی بۆ تۆش نایە یعنی لە پێناوی چیاوەکەی بەس دایم بۆ چی واکەی ئەو کەسانەی کە شەهید بوون ئێساش زیینوو بنەوە کە ئەم وەعزە ببینن قەت نایکەن شانازی تۆ وەیە کە مسلمانیت بەڵێ بێگومان لە بەرامبەر ئەمەدا چ کردەوەیەک هەیە کە لێ پەشیمان بڵێ خۆزگا نەمکردایە وەڵی جا بەچی بۆ بژێن لە ژماردن نایە مەسەلەن تۆ چەند نمونەیەکم پێ بڵێ نمونەیەکی پێ بڵێم خاڵۆ یعنی کە سەیرەکە ئێستا بۆ نمونە ئەم خەڵکە ئەبینیت هەوڵیان ناوە کوردایەتیان کردووە شتێک پێکۆ بنی سەیرەکەی ئەمە وەعزەکەی کە ئەیبینی لە هەمووی پەشیمانم لە هەمووی پەشیمان بەس خۆ ناگەڕێت وەکو شتێک نییە بەجێکی دانی بۆ دواب گەڕێتەوە دووە کامە پەشیمانی لە هەمووی پەشیمان لە هەموو کوردایەتێکە کردوتە نا کوردایەتێکە پێویستە ساگە چەند های وەکو من لەوێ نەبێت تۆ ناتوانانی باسانی بێ ئەوە مقابلی خەڵکی بکەیت وایە ئەوە شانازی پێوەکەم بەڵامی تر بەڵێ ئەوی کە لێ پەشیمانی چییە زۆر شتە ناز چی بۆ بڵم نازانم ناتوانم هیچ شتێکی پێ بڵم نمونەیەکم پێ بڵێ لە هەمووی پەشیمانم نەوەڵە من سپاس بۆ خوا تا ئەم لەحزەیە
کارێکم نەکرد خوا پێی ناخۆش بووە ئەمە جێگەی شانازی تۆیە جێگەی شانازیمە بەردەوامیش دووری لێ دەکەمەوە ئەڵەم سپاس بۆ خوایە من کارێکم نەکردووە کە تۆ لەم زویر بێت لە بەرامبەر ئەمەدا چ کردەوەیەک هەیە کە لێی پەشیمان بیت زۆر شتم هەیە پەشیمانم لێ نمونەیەکم پێ بڵێ جاری سەوەڵڵاو نایەت یادم لە زمانی گەنجیمە هەموو کەس تفری معسووم نییە هەموو کەس هەڵای کردووە هەڵەش هەموو کەسەی کاتێت لەو هەڵایانە نازانی چییە زۆرم کردووە نایەتە یادم نازانم قابلی باسکردن نییە چون خۆم پەشیمانم لێ پەشیمانی لەو کردوانەی کە لە گەنجێریا کردوتە هەر زۆریش پەشیمانم ئێستا کە بیرەکەمەوە ئەڵەم شەڵا دەستم بشکایە ئەو کردەم نەکردایە هەرگیز ئەوەندە پەشیمانم ئەسەن ڕووم نایە باسیکەم خوار حەمڕ ڕاحەمینە گرنگەوە بگەڕێیتەوە خۆشحاڵم هەرجاوم سڵاو لەبێ باشیت چ کردەوە گەیە لە ژیانتا کە زۆر شانازی پێوەکەی کە جێگەی خۆشحاڵی تۆ بێ کە بەردەوام حەسکەی بیێنی تۆ بیر و خەیاڵی خۆت وەڵا ژیان و کەسابەتمە بە خێوکردنی ماڵ و مناڵمە ئەم وڵاتم بۆ ئازار بێت ئەمانە هەموو هیواتێکم جێگەی شانازی تۆ زۆریش نەکەم ئەی لە بەرامبەر ئەوەدا چ کردەوەیەک هەیە کە لێ پەشیمانی بڵێ خۆزگانم کردایە ئەوەی پەشیمانم کە ئەمانە هاتوونەتە سەر حکم و ئەوەزار زۆر پێمان خۆش شانازیمان زۆر کە ئیسا ئەوان کرد لە خۆی شان و لێمە یعنی زۆر پەشیمان و کە دەنگم بووان زۆر پەشیمانین کە نەک من هەموو کورد کە ئەمانە هاتن حکمڕانی ئەم کوردستانە کرد و ئاوا کوردستانیان فەوتان زۆر بێتاقەتم لێ هەموو کورد بێتاقەتی ئەم وەسعەیە نەک من تەنها من تۆکو شخصی خۆت شانازی بە چی و ئەەکەی کە تۆ دڵخۆ بۆنەوە لەوانێت چاکۆ لەگەڵ دایک و باوکتا کردبێت دەستی فەقیرێکە گرتووە لە جادێ پەڕان بێتەوە ئەمانە جێگەی شانازی بۆ مرۆڤ وەکو شخصی خۆت چ کردەوەیەکە کڕۆ کە جێگەی شانازی بێ بۆ تۆ وەڵی زۆر لەوەیە یارمەتی دایکم داوە یارمەتی براکانم داوە زۆر شانازی پیاوەکەم زۆر شتی ترم کردووە زۆر هاوکاری کەسانی تریشم کردو و زۆر شانازیشی پیاوەکەم زۆر شتێکی باشە بەگشتی چاکەکردن بەڵێ زۆر باشە شتێکی باشە چاکەکردن دایم ئینسان هەوڵدا کاری چاکە بکە نەک بیر لە خراپە نەکاتەوە دایم هەوڵ بۆ چاکەکان بدەی زۆر باشترە لەوەی بیر لە خراپەکان بکەیتەوە خراپە هیچی لێ پێک نایە هیچی لێ پێیان نابێت بەس چاکە سەیەکی پێشنیا ئەڵێ چاکە کۆبی دەدەمەوە ینی تۆ ئێستا کابراایەکی ناشیناسی کە هاوکاری کە یارمەتی ودا چاکۆ لەگەڵا کرد نەشیناسی ئەڵێبی دەدەم ئەو دوای خی گەورە ڕۆژێتر هەیە هێنێتەوە ڕێت لە بەرامبەر ئەمەدا چ کردەوەیەکی ژیانت هەیە کە لێی پەشیمان بیت وەڵی زۆر یەک نمونەم پێ بڵێ وەڵی زۆر هەیە ناتوانم لێرە بیڵم بەس زۆر شت هەیە کردوشمە و لێشی پەشیمانم بەس دوای دووبارەشم نەکردوێتەوە زۆر شتشم کردو و پەشیمانیش بوومەتەوە و بەس یەک شتێکم کرد بێ پەشیمان بوو بێتمەوە لێی جاری دووەم دووبارەم نەبووەتەوە لای من بە چاک بە خراپ ینی ئەگە خراپەشم کرد بێ جارتر لای من دووبارە نەبووەتەوە کردوتە تەبان هەموو کەس بای خۆی خراپەی هەر کردووە کەس نییە بڵێ خراپەم نەکردو هەمووی هەر کردوێتی بەس ئیتر هەرێکی و بە پێی خۆی هەرێکی و بە ئاستێک کردوێت شیمانی زۆریش لەو کارانەی کردومە ئەگەر خراپەی تیابوو بێ پەشیمان بۆ نمونە تۆ سێرەکەی دڵی هاوڕێکە عادز کردووە من لەم ماوەی پێشوو دڵی هاوڕێکم عادز کرد زۆر پەشیمان بووم خۆم هەستام چوم ژمارەکەی وەرگرت تەلەفۆنم بۆ کرد من داوای لێبردنەکە من هەڵە بووم کەسێک هاتە بینەوە بینمان تێکدام کە بینمانی تێکدا منیش وتم کاکە ئەویش وتی وەڵی قسەکە لای منەوە نەکرابوو منیش وتی ئەو وای زین لای منەوە کرا منیش وام زین لای ئەوە کرابوو کەچی لای هیچمانەوە نەکرابوو کەسێک هاو بینمان تێکدا تەلەفۆنم بۆ کرد زۆر بە خۆشحاڵیەوە زۆر بەڕێزەوە جوابی دایەوە و وتی من هیچ لە دڵمانیەوە هەر براکەی جارانی وتم وەڵی من زۆر پەشیمانم ئەگە چەند قسێکم لەویا کردبێ لەنەو چەند کەسێکە وتی وەڵی منیش هیچ لە دڵمانیە منیش قسەم کردو تۆش کردوتە تاوانی هیچ شمانیە و زۆر پەشیمانیش بووم داوای لێبوردنیشم لێ کرد و زۆر ئاسایش وەریگرت لە چ کردەوەیەکی ژیانت پەشیمانیت و لە چ کردەوەیەکی ژیانت زۆر خۆشحاڵیت و شانازی پێوە دەکەیت ئەو شتی کە منی فرۆشم خیانەتی تیان ناکەم پەشیمانم لەم وڵاتە مامەتەوە دڵخۆشی من ئەوەیە تەناکە بەس مسلمانە خوا بۆ مسلمانی خەڵقی کردو ئەینا لەم وڵاتە هیچ شتێک نییە دڵم پێخۆش ینی ئەگە خراپەشم کرد بێ جارتر لای من دووبارە نەبووەتەوە وەڵام من ئەوەی خیانەتم بە میلەتەکەم نەکردووە
تەمەنم 16 ساڵ بە کە بووم بە پێشمەرگە بۆ وڵاتەکەم چ کردەوەیەکی ژیانت هەیە کە زۆر شانازی پیوەکەی کە جێگەی خۆشحاڵی تۆ بێت کە بەردەوام بینی تۆ مێشکی خۆت دەروونە مرتاحەکە واللهی بە سافر بوو ئەوەی لە جێ من بێ کەس حاڵی نی چوار کە مەمدامەیە ئەتر ژیانە بێ هەر بە خۆدەم ئەمە بارێکی خوایە و ئینشاءالله خوای گەورە لە بەرامبەر ئەوە تا ئینشاءالله پاداشتێکی باشە دەداتەوە تەنها پێویستە بە سەبرەتۆ سوپاسی خوای لە سەگەفا تاقی دەکاتەوە بەڵام لە بەرامبەر ئەمەدا تۆ چ کردەوەیەکە لە ژیانتە خۆشحاڵێک وە نمونە چاکەکردن لەگەڵ دایک و باوکتە بە نمونە داڕوانندنێک بە نمونە کاسبیکردن ماڵ و مناڵەکەت ئەمانە جێگەی شانازی بۆ مرۆڤ تۆ چ شتێک هەیە کە جێگەی شانازی تۆ بێ من جێگەی من ئەوەیە شانازیە کە باوکم بەڕێک و پێکی و بە جوانی بەخێو کرد خزمەتم کرد حەودا نەمانگ دابین پێگرتووە کولی ڕژێکی شۆردومە ئەی خەمە سەر تەوقی سەرم لە ژیان نەماوە لە ژیانە نەماوە خۆش بێ ئینشاءالله لەو خەبرەی کەتیایەتی جێگەی شانازی ئینشاءالله لە بەرامبەرەمدا چ کردەوەیەکی ژیانت هەیە کە لێ پەشیمانی بڵێ خۆزگا نەمکردایە واللهی هەتا ئیسە کردەوەیەکی وام نییە بڵێم خۆزگە نەمکردایە ماڵ و مناڵێکم هەیە حەمد و سەنا بۆ ئەو خوا بیشیان کەمە کۆڵم هێشتاکەم ئەمەنە ڕێک و پێک و ئەمەنە سەربەر ئەژین و تایسە بە یەکمان نەوت وە درۆکی شتێک نییە لە ژیاندا کە ئێستا بیری دەکەی تۆ نامڕتاحەکە بڵێ خۆزگا نەمکردایە واللهی ئەل پێ دەڵێم ئەڵێم نیمە کەیسان دڵی خۆش بوو لای ماڵ و مناڵۆ هەموو دنیاین تۆیە خێزانەکە کە باش بی لەگەڵتا بە کۆڵ بی گێڕیکەم وڵا هەر کردەوەیەکی باش بیکەی لە کەوێتە زمانی ئەو کردەوانەی کە خۆشحاڵە بێ ئەو کردەوە باشانەی کە کردووە پێم بڵێ بڵێ فڵانە شتم کردووە کە جێگەی خۆشحاڵی تۆ بێت بۆی بێتە نمونەیەکی جوان بۆ خەڵکی تریش واللهی دەستگرۆیی کردی خەڵک کردەوەیەکی باشە بەڵام خۆشەردی هەموو شتێ بوترێ لێرە یعنی مەسەرەن کارێکە ئەو پرسیارێت و تۆزێ قورسە بۆوتن ئاز بۆخە کردوتە کردووە ئینشاءالله من جێگەی شانازی تۆیە ئینشاءالله لە بەرامبەر ئەمەدا چ کردەوەیەکی ژیانە دێ کە لێ پەشیمانی بڵێ خۆزگا نەمکردایە وڵا ئاویش هەرەکەوێتە ڕێگەت هەندێک کردەوە هەیە یەخەت پێگرێ نمونەیەک شتم توش بووە حەزم نەکردووە بیکەم وەکو جێی وتن نییە وڵا بەزێتر یەخە پێگرتنی برادەرێک کەسێک لە ناخۆشیەکە لە سەر مەسائلێ لەسەر شتێک تووشی کردوم باڵێ پەشیمانی لێی زۆریش پێم خۆش نەبەوە بکەم بەزتر هەتا ئێرە هاوڵاتیان بەگشتی ئەوەندەی من لێیان تێگەشتم لە پەیامەکانیان گەیشتم شاناسی بەکردەوەی باشەوە دەکەن لەوانە یارمەتیدانی خەڵکی دەستگیرۆیکردنی خەڵکی و هاوکاریکردنی خەڵکی ئەمە جێگەی شانازی زۆرێک لەو کەسانە بوو کە ئێمە دواندمان بەڵام کە لێمان پرسین لە چه کردەوەیەکە پەشیمانیت هەندێکیان پیان خۆش نەبوو ئەو کردەوەی کە لێ پەشیمانە ئەنجامی بدات کەسمان بێکەم و کوڕینین بە منیشەوە هەومان هەڵە و تاوانمان هەیە بەڵام گرنگەوەیە ئەو هەڵانەی کە دەکەین یەکەم لێ پەشیمان بین دووەم لە بینی خۆمان و خوای گەورەدا تۆبە بکەین سێمینیشان جارێکی دیکە نەگەڕێنەوە سەری و هەوڵ بدەین لە بەرامبەر ئەوەدا بەقەدەر ئەو خراپەیە بەقەدەر ئەو هەڵەیە چاکە بکەین تا خوای گەورە بە چاکەکان هەڵەکان بسڕێتەوە و هەوڵیش بین هەمیشە کردەوەی جوان بنوێنین ببینە سمبولێک ببینە داینەمۆیەک بۆ ئەوەی کە خەڵکی لێ ئێمەوە فێری ڕەوشت و هەڵسوکۆتی جوان بێت ئەوەی کە لەم بەرنامەیەدا زۆر سەرنجی ڕاکێشام هاوڵاتێکی بەڕێز بوو وتی ئەو کردەوەی کە من شانازی پێکم لە ژیانمە ئەوەیە باوکم حەودانە مانگ دایبین پیاڵگرت و خزمەتم کرد و هەموو ڕۆژێک ئەم شۆرت ئێمە هیوادارین ئەم پیاوە بەڕێزە ببێتە نمونەیەک بۆ هەموو هاوڵاتیان بۆ من و بۆ کامێرەمانەکەم و بۆ هەموو بینەرەکانیش لەو پیاوە فێریەوە بین کە ڕێز لە دایک و باوکمان بگرین احترامیان لێ بگرین بۆی کە لە دوای مردنیان هەز بە ئاسوودەیی بکەین چونکە زۆر کەس ئێستا لە ژیاندایە دایک و باوکی نەماوە بە نمونە ئەڵێ خۆزگا ئەوم نەکردایە بەرامبەری خۆزگا وا بوومە بەرامبەری خۆزگا جارێتر زیندوو ببوایەتەوە ئەوم بەرامبەری کردایەت بەگشتی هەموو کردەوەکان گرنگەوەی مرۆڤ هەر کردەوە کە دەیکات پەشیمانی لە دوانە بێت هەمیشە مرۆڤ هەوڵبات بە جۆرە کردەوەکانی ئەنجام بدات کە جێگەی شانازی خۆشحاڵی بێت کە جێگەی ئەوە نەبێت کە ڕۆژە لە ڕۆژان ئازاری بدات و بەردەوام پێوە بتلێتەوە هیوادارین هەموو مرۆڤەکان لە کردەوەی چاک بەردەوام بن و دوورکەونەوە لە کردەوەی خراپ و
خی گەورە شەیتانیشمان لێ دوورخاتەوە بۆی لە هەڵا بە دوورمان بگرێت. ئێمە زیاتر بەردەوام دەبین با بزانین هاوڵاتیان سەبارەتەوەم بابەتە چ پەیامێکی دیکەمان ئاراستە دەکەن لەگەڵمانە بن. فەرموو تۆ چ کردەوەیەکە کردووە کە لە ژیاندا شانازی پێوەکەی؟ پێشمەرگایەتێکم. پێشمەرگایەتی؟ پێشمەرگەیت؟ بەڵێ. ئەمە جێگەی شانازی تۆیە؟ بەڵێ. لە بەرامبەر ئەمەدا چ کردەوەیەکەیە کە لێی پەشیمان بێت؟ ئەو کردەوەی کە شەڕی ناوخۆت کردت؟ هەشداری شەڕی ناوخۆ بووی؟ بەڵێ. لێی پەشیمانی؟ زۆریش. شانازی بە دایکمەوەکەم، شانازی بە مناڵەکانمەوەکەم کە کۆشیان بۆکەم لە پێنایانە هەڵسو کەوتەکەم لە پیانانە ئەژیم. پێناوی ئەوانە کار و کەسابەت دەکەی، ئەمە جێگەی شانازی تۆیە؟ ئەی تەبعانەوە زۆر گەورەیە بۆ من کە بە سەربەرزیەوەیان ژیانە. لە بەرامبەر ئەمەدا چ کردەوەیەکی ژیانت ئازارە داولێ پەشیمانی؟ وەڵڵاهی سەشتێکی وانە تا ئازاری پێوە بکێشم لەخوا بەزیادە. کردەوەیەکە نەکڕۆ کە لێ پەشیمان بیت؟ وەڵڵاهی ئێستا ئەم فەقیرانی سەرجادا بین جاریویان نازانی لێک جیان ناکەیتەوە کامیان فەقیرن تۆ یارمەتیان بی کامیان کە ئێستا حەزەکەم جاریوە پڕ بە دڵ یارمەتی کەسێ بم لێ دوو دڵم لەوەی ئەم کەسە کە بمە یارمەتی بم ئایا شایانێتی شایانی نییە جاریوە هەسەکەم شایانیشی بێ بەز نەم کردووە بەڵام ترساوم ڕازگۆ دەرنەچێەوە و ئینەم نەکرد بێ لەگەڵیا ئەو خێرەم نەکرد بێ پێی. ئەمە ئازاری داوێ پشیمانی لێی؟ وەڵا پەشیمانم بەس نەشم زانیوە ئەگەر زانی بێتم فەقیر نەمزانێ فەقیرە گە بمزانێ فەقیرە هەڵبەت من یارمەتی مە لە ناخۆ. لە ژیاندا چ کردەوەیەکە ئەنجام داوە کە زۆر خۆشحاڵی پێی کە جێگەی شانازی تۆ بێ؟ وەڵا من ئەوەی خیانەتم بە میلەتەکەم نەکردووە. تەمەنم 16 ساڵ بە کە بووم بە پێشمەرگە بۆ وڵاتەکەم تا ئێساش تقریبەن بەردەوام کە خانەشین کراوم هیچ خیانەتێکم بە میلەتەکەی خۆم نەکردووە و بە وڵاتەکەم نەکردووە بۆ زۆر خۆشحاڵم. ئەمە جێگەی شانازی تۆ؟ جێگای شانازی خۆمە مرگەر بۆ کەسوگارەکەشم. جێگەی شانازی ئێمەشی کە پێشمەرگە بوویت و خیانەت نەکرۆ تا ئێستا. سپاسانەکەم پرسیارێکە شتێ فەرموو. لە بەرامبەر ئەمەدا چ کردەوەیەکی ژیانە دێ کە لێ پەشیمان بیت بڵێ خۆزگە نەم کردایە؟ شەڕە ناخۆیەکەم کردت؟ هەندێکم کردەوە بەڵام وەکو پێویست نا بەڵام لەوەرە پێشمەرگەی لایەنێک بوون لە لایەنەکانە حتمەن کراوە لێشی پەشیمانم. شەڕی ناخۆی بەشداریت کرد؟ حتمەن بەشداریم کردووە. پەشیمانیشی لێ؟ لێشی پەشیمانم. ڕابۆچوونەکانی هاوڵاتیان سەبارەت بەو بابەتەی خستمانە ڕۆ شانازی بە چ کردەوەیەکی ژیانتەوە ئەەکەیت لە بەرامبەریشدا لە چ کردەوەیەکی ژیانت پەشیمانیت هەر کەسە و بۆچوونێک و ڕایەکی هەبوو سەبارەت بەم بابەتە بەڵام بەگشتی زۆریدا چاکەکردنیان بەلاوە گرنگ بوو کە شانازی پێوە بکەن. ئێمە هیوادارین مرۆڤەکان هەمیشە لە چاکەکردن بەردەوام بن ببنە نمونەیەکی جوان بۆ خەڵکانی دیکە. لە بەرامبەر ئەوەشدا کۆمەڵێک کردەوە هەبوو کە مرۆڤەکان لێی پەشیمان بوون بەڵام نازانم شەرمیانە کرد یان پێیان خۆش نەبوو خەڵک نهێنەکەنا بزانێ ڕاستەکانیان پێ نەوتین. بەڵام ئەوەی کە سەرنج منی ڕاکێشا دوو کەس لەوەی کە لە کردەوەکانە پەشیمان بوون ئەوە بوو کە پێشمەرگە بوون وتیان پەشیمانی لەوەی کە لە شەڕی ناوخۆدا بەشداریمان کردووە. ئەو شەڕە ناوخۆیی کە ماڵوێرانی بۆ خەڵکێنا و چەندین منداڵ بەهۆیەوە بێباوک بوون. ئێمە هیوادارین مرۆڤەکان هەمیشە بەردەوام بن لەسەر کردەوەی باش و لەسەر کردەوەی چاک. پەیامی ئەم جارەشمان گەیشتە پایان تا پەیامێکی دیکە هەموو لایەکتان بەخوای گەورە ئەسپێرین. خوای گەورە پشت و پەنای هەموو لایەکمان بێت.